پێناسەی هەموو گەلێکە پێویستە لەسەرمان ئێمە زمانی خۆمان بپارێزین ئێمە وەکو کورد دەبێت شانازی بە زمانی خۆمان بکەین وڵاتانی ئەوروپا هەمویان شانازی بە زمانی خۆیانەوە دەکەن ئێمەش لەسەر ملەتی کورد پێویستمان بەوەی کە شانازی بە زمانی خۆمانەوە بکەین و بیپارێزین و لەسەر مامۆستایان و لەسەر قوتابخانەکان و لەسەر حکومەت وایە کە زیاتر توێژینەوە بکاتن لەسەر زمانی کوردی و هەروەها فەرەنجی کوردی زیاتر بەرهەمەند بکرێت. وشەی دای خۆی شتێکی پیرۆزە ئێمەش وەکو زمانی کوردی خۆمان ئێمەش حەزێن وە وڵاتانی جیهان ئێمەش زمانی خۆمان هەبیە حەز دەکەین ئێمەش ڕیشی حکومەتە بیپارێزەیە زمانی خۆمان زمانێکی سەرکەوتووە و با خۆمان بۆ زمانی خۆمان قسە بکەین. ئێمەش وەکو کورد دەبێ کەلتوری خۆمان بپارێزین تەنیا لە ماڵەوە نابێتن حکومەت وەزارەتی پەروەردە دەبێت گرنگێکی زۆر بدەن تاوەکو وشەی کوردیمان زیاتر بێتن ئێمە پێویستە داوا لە حکومەت و پەروەردە بکەین مامۆستا بەڕێزەکان سوپاستان دەکەم ئەگەر جێ لە داواکاری ئێمە بگرن. بەقەولی شاری گەورەمان دەڵێ مامۆستاژار زمانی کوردی غیرەتمانە ناموسمانە شەڕەفمانە پس دەبێت بە هەر جۆرە بێ بیپارێزین ئەو زمانە ئێمە دەبێت کتابخانە بکەینەوە کتابخانەکان گەورەیانکەینەوە دیت گەنجانمان ئافرەتانمان بێن بە کوردی بخێنن لە پەناو ئینگلیسی بخێن عەرەبی بخێنن وەلی کوردەکە دەبێت لە هەمووی مهمتر بێت. پێویستە زمانی شیرینی دایک بپارێزین وەک چۆن لە حەزەکەمان دەپارێزین نەگۆڕی بکەین چۆن لەسەر ڕۆیشتنەوە زمانی شیرینی دایکمان نەگۆڕ بکەین.